پرۆسی هەڵبژاردننی سەرۆک بە فەرمی بە هەڵبژاردننی بەرایی دەست پێ دەکات کە تێیدا هەر پارتە کاندیدی خۆی دیاری دەکات. لەم پرۆسەیەدا هەر ستانێک دەنگدانی خۆی ئەنجام دەدات کە بە دەنگدانی بەرایی یان گردبوونەوە دەناسرێت. وەک نەریت یەکەم کۆبوونەوەی پارتەکە لە ستانی ئایەوە دەبەستێت. لەو کۆبوونەوەیدا هەوڵاتیان لە شوێنێکی گشتیدا گرد دەبنەوە بۆ تاوتوێکردنی مەسەلەکان و نیگەرانەکانیان. دواتر پاڵێوراوێک هەڵدەبژێرن. پاشان ئەنجامەکانی هەر ناوچەیەک ئامار دەکرێت بۆ ئەوەی لەسەر ئاستی ستانەکە دەرئەنجامەکەی دیاری بکرێت. یەکەم دەنگدانی بەرایی لە ستانی نوێ هەمشەر دەکرێت. دەنگدانی بەرایی وەک دەنگدانێکی ئاسایی وایە تێیدا هەوڵاتیان لە بنکەی دەنگ دەدەن. دەنگدانی گرنگ بە سێشەمەی مەزن دەناسێت کە لە هەمان ڕۆژدا دەنگدان لە زۆرێک لە ستانەکاندا ئەنجام دەدرێن. کۆبوونەوەی بەرایی و گردبوونەوەی پارتەکانی ستانەکە هەتا نیوەی ساڵ درێژی دەبێت. براوەکە دەزانرێت تەنانەت بەر لەوەی هەموو پێشبڕکێکانی بربژارکردن کۆتاییان بێت، بەڵام ئەوە فەرمی نییە هەتا دواتر لە کۆنگرەی نیشتیمانی هەر پارتێکدا ڕادەگەیەندرێت.